کورد لە تورکیادا هەوڵی خۆی دەدا بۆ چارەسەریەکی ئاشتیانەی کێشەکانی و گوتاری دەسەڵاتدارانی تورکیاش گومانێکی دروست کردووە لە کۆمەڵگەی وڵاتەکەدا. بەڕێوەبەرایەتی نوێی داناڵد ترامپ دەست بەکار دەبێت و هەر لە یەکەم ڕۆژیشدا ژمارەیەکی زۆری بڕیاری سەرۆکایەتی واژۆ دەکات و دەخرێنە بواری جێبەجێکردنەوە. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. پەیامەکان بۆ سەرەتای دەستپێکردنەوەی پرۆسەیەکی تری ئاشتیانە لە نێوان کورد و دەسەڵاتدارانی تورکیادا لە تەوقەکردنێکی بێپێشینەوە دەستی پێکرد لە هۆڵی پەرلەمانی وڵاتەکەدا. کورد لە تورکیادا وەک خۆیان دەڵێن لە مێژە چاوەڕوانی ئەو ئاشتیە و ئەو چارەسەرە سیاسی ڕەوشەکەیان دەکەن لە تورکیادا لە ڕێی هەنگاونانێکی ئەرێنیانەی دەسەڵاتدارانی وڵاتەکەوە. جیاواز لە هەوڵەکانی پێشووتر ئەم جارەیان سەرۆکی پارتی نەتەوەپەرستی تورکیا لە دیمەنە سیاسیەکانی ئەم پرۆسەی ئاشتیەدایە و دەڵێت ئەو تورکەی کوردی خۆشناوێ تورک نییە، هەر کوردێکیش تورکی خۆشنەوێ کورد نییە. ئەوەی کە زۆرێک لە شیکەرەوە لەسەری کۆکن ئەوەیە کە نابێت ئەم پرۆسەی ئاشتیە سنووردار بێت و پێویستی بەوەیە تەواوی لایەنە سیاسیەکانی وڵاتەکە بەشدار بن تیایدا، ئەڵبەت بەلایەنە ئۆپۆزیسیۆنەکانیشەوە. هاوکات عەبدوڵڵا ئۆجالان سەرۆکی زیندانی کراوی پارتی کرێکارانی کوردستان داوای کردووە ئەنجومەنی باڵای نەتەوەیی تورکیاش بەشێک بێت لە دانوستانەکانی ئاشتی لە تورکیادا. دکتۆر سلەیمان ئۆزەرن میوانی ئەم هەفتەیە چاوی واشنگتنە. دکتۆر ئۆزەرن پسپۆڕە لە بواری توندوتیژی سیاسی و تێرۆریزم و هەروەها خاوەنی دەیان لێکۆڵینەوەی بابەتیان هەیە لەسەر چارەسەرکردنی قەیرانەکان لە وڵاتانی جیهاندا. دکتۆر ئۆزەرن وەک هاوکارێکیش کاری کردووە لەگەڵ هاوپەیمانەتی ناتۆ، وەزارەتی دەرەوەی ئەمریکا، کۆنگرێسی ئەمریکا و هەروەهاش لەگەڵ دامەزراوەی بەرەنگاربوونەوەی تێرۆریزمی جیهانی کە سەربەرنەتەوە یەکگرتووەکانە. دکتۆر سلەیمان سەرەتا زۆر سوپاس و پێزانین بۆ بەشداریت لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا. دەمەوێت بزانم چ جیاوازیەک هەیە لەم پرۆسە نوێیی ئاشتیدا کە لە تورکیا دەستی پێکردووە لەگەڵ ئەو پرۆسانی کە پێشتر هەبوو. سپاس بۆ میوانداریەکەت. هەر وەک دەزانیت بۆ خۆم بەشێک بووم لە یەکەم و دووهەم پرۆسەی ئاشتیدا، ئەوەی 2009 و 2010 و دواتریش ئەوەی 2012 و 2013. پێم وایە گەورەترین جیاوازی لەوەدا دەبینم ژمارەیەکی کەمی خەڵک لە هەردوو لایەندا و واتە تورکیا و کوردیشدا لەم پرۆسەیەدا بەشدارن. لە یەکەم دوو پرۆسەدا خەڵکێکی زیاتر بەشداریان هەبوو، کۆبوونەوە هەبوو، کۆمیتەی تایبەت هەبوو، خەڵکیان بەشدار دەکرد و گوێشیان لە خەڵک ڕادەگرت. بەڵام ئەم جارە زیاتر سنووردارە و زۆر زیاتریش لەلایەن حکوومەتەوە کۆنتڕۆڵ کراوە. جیاوازی دووەم لەوەدایە کە میدیا بەشێک نییە لەم پرۆسەیە، ئەگەریش هەبێت ئەوە میدیای سربەخۆ زۆر بەکەمی تێکەڵە لەگەڵ ئەم بابەتەدا. حکوومەت و بە تایبەتیش ئەم حکوومەتەی ئاکەپا باڵی کێشاوە بەسەر پرۆسەکەدا کە چی ڕوودەدات و چۆن و کەی ڕوودەدات. سێهەمیش ڕەهەندی نێونەتەوەییە. لە ئێستادا تورکیا ڕوبەڕووی کێشەیەکی گەورە بووتەوە لە ناو سووریادا و ئەویش ئەگەری هەرێمێکی تری خودموختاری کوردە لەوێ لەو سۆنگەیەوەی ئەو بزوتنەوە کوردی ئەوێ زۆر نزیکە لە بزوتنەوەی کورد لە تورکیادا. جا ئەمانە بەلای منەوە سێ جیاوازی سەرەکین. بژگە لە ڕەوشی سووریا وەکو جەنابەت ئاماژە و پێکرد، ئەی ڕەوشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی ئەمە چەندێک کاریگەری هەبووە بەسەر دەستپێکردنەوەی ئەم پرۆسەی ئاشتیە لەم کاتەدا کە بە خۆت دەزانی ینی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو دەگوترێت دەکوڵێ، بەڕاستی دەکوڵێ.
پێم وابێت لە ڕەهەندە گەورەکەەوە سەیری بکەین بەڵێ ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کاریگەریان هەیە. تورکیا لێرەدا ئاڵۆزیەکی هەیە ناوخۆیی و هەرێمیش. لە ڕوانگەی هەرێمیەکەوە گۆڕانکاریە خێراکان لە سووریادا بوونەتە فشار بۆ سەر تورکیا. سەبارەت بە ناوچەکەش بەگشتی پێم وایە تورکیا لەم چەند ساڵی ڕابردوودا بە شێوەیەکی بەرچاو لە پەراوێز نراوە، بەڵام ڕووخاندنی ڕژێمەکەی ئەسەد بە پێی بیرکردنەوەی حکوومەتەکەی ئاکەپا دەرفەتێکی بۆ تورکیا ڕەخساندووە. باڕوانینی من ئاڵنگاریشی تێدایە، چونکە ئەوە چارەسەرێکی ئاسان و خێرانیە بۆ تورکیا، هەروەک چۆن بەڕێوەبەرایەتی نوێی ترامپ دەشێت هەندێک دەرفەتی بۆ تورکیا کردبێتەوە، بەڵام بە هەمان شێوە لە مەشیاندا ئاڵنگاری هەن بۆ ئەنکەرا. بەڕێوەبەرایەتی نوێی ئەمریکا دەتوانێت چ ڕۆڵێک ببینێ لەم پرۆسەیەدا؟ پێم وایە ڕۆڵێکی زۆر سنووردار دەبێت بە تایبەتی لە سووریادا. جا داناڵد ترامپ نەهاتووە شتێکی کۆنکرێتیمان پێ بڵێت سەبارەت بەوەی چی دەکات و چی ناکات. لێرەدا دۆسیەی سووریا دەبەستێتەوە بۆ پرۆسایی ئاشتیەی تورکیاوە. هەندێک جار شتی پۆزتیڤی وتووە لەسەر کەسایەتی ئەردوغان و لە هەمان کاتیشدا هەندێشتی زۆر پۆزتیڤیشی وتووە لەسەر هێزەکانی سووریای دیموکرات. لەبەر ئەوە پێم وابێت ترامپ چاوەڕوان دەکات و ئەوجا بڕیار دەدات. بەڵام ئەگەر بێت و داناڵد ترامپ بڕیاری کشانەوەیکی خێرا بدات لە سووریادا، ئەوە دەبێتە فشارێکی گەورەتر لەوەی ئەنکەرە هەیەی بەسەر هەسەدەوە. جا لەوانەیشە هەندێک فشاریش بخاتە سەر تورکیا، بەڵام پێم وایە سەنگیە سەرێکیەکە لەسەر هەسەدە دەبێت. بەرەوەی بچینە بەشی دووەمی توێژەکەمان ئەمێ بزانم کوردی سووریا لە ئێستادا لەژێر فشارێکی زۆر گەورەی تورکیادایە. لە ناو تورکیا شاوەکو باسمان کرد پرۆسەیەکی ئاشتی دەستی پێ کردووە. بردومانکردنی کوردی سووریا لەگەڵ ئەو پرۆسەی ئاشتیەدا چۆن ئەتوانرێ یەک بگرێتەوە لە دۆسەیەکا کە پێڵێن ئاشتی؟ پێم وایە ئەنکەرە هیوادارە بە شێوەیەک لە شێوەکان ئۆجەلان فشار بخاتە سەر سەرکردایەتی پەکەکە لە قەندیل و هەروەهاش فشار بخاتە سەر هەسەدە لە ڕۆژئاوا. جا بەڵێ هەندێک باڵادەستی و هەژمونیشی هەن، بەڵام ڕاستیەکان لەسەر زەمین زۆر گۆڕاون و ئەمەش وەهای کردووە پێگەی هەژمونی ئۆجەلان کەم ببێتەوە. ئەگەر هەبێت ئەنکەرە بەو هیوایەیە بە باڵادەستی ئۆجەلان و داواکانی لی دەکات بۆ ئاشتی و هەڵوەشاندنەوەی پەکەکە، ئەوە دەتوانێت فشار بخاتە سەر هەسەدە. ئیدی ئەمانە هەمووی پەیوەندیان هەن پێکەوە و لە هەمان کاتیشدا ئەنکەرە یان با بڵێم حکوومەتەکەی ئاکەپا هەوڵ دەدات وەها خۆی نیشان بدات کە کار بۆ ئاشتی دەکات و دەشەوێت بەو شێوەیە وێنای خۆی لە پایتەختەکانی ئەوروپا و هەروەهاش لە واشنگتن نیشان بدات و بڵێت ئەوە ڕێبازەکەیە بۆ ئاشتی و دەبا فشاری زیاتر بخرێتە سەر هەسەدە. ئەمەش باڵادەستێکی تری تاکتیکی ئەنکەرەیە. دکتۆر سلێمان من دەگەڕێمەوە بۆ لات. کورد لە تورکیادا دەستی کردووە بە هەنگاوەکانی خۆی بۆ چارەسەرکردنێکی ئاشتیانەی کێشەی کورد لەگەڵ ئەنکەرەدا. تیمێکی تایبەتی ئاسادانەرانی کورد سەردانی عەبدوڵڵا ئۆجالان ڕێبەری پارتی کرێکارانی کوردستانی کرد لە ئێمراڵی و ئۆجالان پشتیوانی خۆی بۆ ئەو چارەسەریە ئاشتیانە دەربڕیوە. ئەم تیمە لە زیندانەکانی تری تورکیادا سەردانی ڕێبەرانی تری کوردیان کردووە و هەڵسەنگاندنیشیان کردووە بۆ پرسی چارەسەری ئاشتیانەی کورد لە تورکیادا. هەردوو بەڕێز دەمیرتاش و هەروەهاش میرزاکلی هەڵسەنگاندنیان بۆ ئەم پرۆسەیە کردووە و ڕایەکانیان ئاشکرا کردەوە و ڕاشکاوانەش دەڵێن لە هەر هەرومەرجێکیشدا بێت پشتیوانی لەم پرۆسەیە دەکەن. ئەما بۆ ئێمە و بۆ ئەم پرۆسەیەش کە کاری لەسەر دەکەین پڕبەهایە، هەر بۆیەشە دەمانەوێت بە ناوی شاندەکەمانەوە سوپاسی ئەو دوو بەڕێزە بکەین و جەختیش دەکەینەوە لەوەی ئەو پرۆسەیە بە پشتیوانی هەمومان دەبێتە پرۆسەی ئاشتی. هەوڵەکانی ئێمە بۆ ئاشتیە و دۆستەکانیشمان ئەوە دەزانن. بڕوام وەهایە و هیواداریشم وەها بێت لە تورکیادا کورد وەک دۆست پێویستی بە کورد بێت و تورکیش بە هەمان شێوە پێویستی بە کورد بێت. بەڵێ ئێمە دەمانەوێت ئاشتی بێنینە ئاراوە لە پێناو بەهێزتربوونی تورکیا و گەیشتن بە بەرەنجامێک کە بتوانرێت دیموکراتی هەناردەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکرێت. بەڵام دەسەڵات و حکوومەتی تورکیا پێدەچێ ئاشتی لە ڕەهەندی ترەوە ببین و هەوڵەکە بە ئاڕاستەیەکی تردا بێ. ڕەجەب تەیب ئەردۆغان و دەوڵەت باخچەلی لە وتارەکانیاندا تایبەت بەم پرسی ئاشتیە جەخت لە کۆتایی هێنان بە تێرۆریزم دەکەنەوە بەبێ ئەوەی وەک دوو لایەنی فەرمانڕەوا
ئاماژە بە دابینکردنی مافەکانی کورد بکەن لە تورکیادا. Terör örgütünün kendini هەڵوەشاندنەوەی ڕێکخراوە تیرۆریستەکە چەکدانان بەبێ هیچ مەرجێک نەمانێکی تەواوەتی تانوپۆی سیاسیانەی پەکەکە و ڕەخساندنی شێوازێکی سیاسیانە بۆ دەمپارتی هەتا بتوانێت وەک حیزبێکی تورکی کار بکات کە بەهۆی فشارەکانی ئەو ڕێکخراوە جوداخوازەوە دەرفەتی پەرەسەندنی نەبووە. بەهێزکردنی بەرەی ناوخۆیی ماندش بە هەروادێ زیاتر بوونی خەیرانەکان لە ناوچەکەدا بە کورتی داخستنی بازنەی تیرۆری جوداخوازی کە نیو سەدەیە بەردەوامە و کردنی بە مێژوو دوورخستنەوەی هەمیشەیی توخمەکانی. ئەگەر لە پراوێزنانەکەی ڕێبەری تیرۆریستان هەڵبگیرێت و ڕێگە بدرێت لە کۆبوونەوەیەکی دەمپارتی لە پەرلەمانی تورکیادا قسە بکات ئەوە با بەدەنگی بەرتاوار بکات تیرۆریزم بۆ هەمیشە کۆتایی پێدێت و ڕێکخراوەکەش بە تەواوی هەڵدەوەشێنرێتەوە. ئەگەر ئەو توانایی و سووربوونەی نیشاندا ئەوە با دەرفەتی فراوانی یاسایی بۆ بکرێتەوە تا بتوانێت مافی هیوا بەکاربێنێت و سوودی لێ ببینێت. شیکەرەوە جەخت دەکەنەوە لەوەی گوتارەکانی لایەنی دەسەڵات لەسەر پرسی ئاشتی لە ناو وڵاتەکەدا تا ئەندازەیەک نیگەرانیان دروست کردووە لە کۆمەڵگەدا و هەروەهاش گوتارەکانی دەسەڵاتدارانی تورکیا لەسەر پرسی کورد لە سووریادا هەستی سەقامگیری لای هاوڵاتیان کەم کردوێتەوە. جا حکوومەت بە شێوەیە گوتارەکانی دەرنابڕێت کە بگوترێت بۆ ئامادەکردنی کۆمەڵگەیە بۆ پرۆسەی ئاشتی و چارەسەریەکی دادپەروەرانە و ڕازگۆیانە کەشکۆ بۆ کۆمەڵگە بگێڕێتەوە. دەشبێت بڵێن ئەو شێوازەی وتاردان کە بۆ لاوازکردنی پێگەی کوردە لە ڕۆژئاوا و داواکردنی خۆبەدەستەوەدانی پەکەکە هێندەی تر بڕوای خەڵکی بە ئاسایش کەم کردوێتەوە. دکتۆر سلێمان بەڕای تۆ ئەوەی کە ئێستا پێی دەگوترێت پرۆسەی ئاشتی لە تورکیادا بۆ دەسەڵاتدارانی تورکیا پرۆسەی کۆتایی هێنانە بە تێرۆریزم یا بەڕاستی پرۆسەیەکە بۆ ئاشتی لەگەڵ کووردا بۆ خۆت دەزانی یعنی هەر کەسێک نەیاری ئەم دەسەڵاتەی حکوومەتەکەی ڕەجەب تەیب ئەردۆغان بێ بە یاسای دژە تێرۆر دادگایی دەکرێ. یعنی لێرەدا بۆشاییەک هەیە کێشەیەک هەیە کامیانە بەڕای تۆ؟ پێم وایە ئەم پرسیارەت بابەتە قورسەکەیە. ئەم پرۆسەیە زۆر سەبارەت بە دیموکراتی و سەروەری یاسا نییە بەڵکو زیاتر سەبارەت بە قۆناغێکی گواستنەوەی ئەو پەیوەندیە پێکێنراوەیە لە نێوان ئەردوغان و ئۆجەلاندا. باخچەلی و ئەردوغان ئەم پرۆسەیە وەک دەرفەتێک دەبینن بۆ دەستکاریکردنی دەستور کە لەوانەیە سەرۆکایەتی ئەردوغان وها لێ بکات بۆ هەتایە بێت. ئەمەش ئاماژەیە کە هیچ جەختکردنەوەیەک لە دیموکراتی و لە مافەکان نییە لەم پرۆسەیەدا. ڕاستە دەسەڵات باز لەم پرۆسەیە دەکات بەڵام لە هەمان کاتیشدا سیاسەتمەدارانی کورد دەستگیر دەکەن کە پێم وایە ئەو جۆرە هەنگاوە پەیامی تێکەڵ دەنێرێت و لە ڕاستیشدا پەیامێکی پۆزتیڤانە نییە. هەر بۆیە دەڵێم حکوومەتی تورکیا ئامانجێکی ئاشکرای هەیە لەم پرۆسەیەدا و دەیەوێت دەستور بگۆڕێت و متمانەیشی هەبێت کە پارتی لایەنگری کورد واتە دەم پارتی دەنگ بە و گۆڕینەی دەستور دەدات بەبێ هیچ ڕاوەرگرتنێک لەسەری. جا ئەو مەبەسەی ئاکەپا ئامانجە ئاشکراکەی ئەو پرۆسەیە کە ئەردوغان و باخچەلی چاوەڕوانی دەکەن. ئەگەر چی هەندێک جار باخچەلی دەڵێت ئەمە پرۆسەیەکی کراوە نییە یان پرۆسەیەک نییە بۆ بڕیاردان یان دەڵێت پرۆسەیەکە هاوشێوەی ئەوانی پێشووتر نییە. ئەمانە بابەتگەلێکی جێی نیگەرانین چونکە ئەگەر باس لە ڕۆڵی دیموکراتیانە و ڕۆڵی سەروەری یاسا نەکرێت و ئەگەر وتوێژێکی کراوەی ڕشت نەبێت سەبارەت بە مافەکانی خەڵک ئیدی ئەم پرۆسەیە چ شتێک دێنێتە ئاراوە. جا ئەگەر پرۆسەی پشتخوراندنی یەکتر بێت ئەوایانی باس لە پرۆسەیەک ناکەین بۆ تەواوی خەڵک لە تورکیادا. کامیان بەرپرسن لەم پرۆسەیە ئەردۆغان یا باخچەلی؟ ئەردوغان هەموو کات بەرپرسیارەکەیە. ئەیەتوانێت چی بکە؟ پێم وایە باخچەلی ناوبژیکارە و هەر لە سەرەتاوە ڕۆڵی ڕەخساندن و کاراسانی دەبینێت لە بەرژەوەندی ئەردوغان. جا ئەگەر دەیڵێمەوە ئەگەر ئۆجەلان توانی پەکەکە و هەروەها هەسەدە قەناعەت پێ بکات کە پێم وایە ئەمە دەرفەتێکی زۆر کەمی هەیە ئەوە لەوانەیە ببێتە ساتەوەختێک و ئەگەر ئەو ساتەوەختەش هێندە بەهێز بوو ئەوە دەشێت ئەردوغان باخچەلی بخاتە لاوە و بە شێوەیەک لە شێوەکان بگەڕێتەوە بۆ 2010 یان بۆ 2012 کە هەوڵەکان و پرۆسەکەش بۆ دیموکراتی بوون بەڵام وەگوتم دەرفەتەکە کەمە. باسم لەم پرۆسەی ئێستانە بەڵام پرۆسەکانی پێشتر کە بۆ ئاشتیە بوون بۆچی هیچیان سەریان نەگرت؟ هۆکارەکە چی بوو؟
هەمان ئەو هۆکارەیە کە ئێستاشەیە واتە هەمان کێشەکەی ئەو کاتە بۆ نمونە بۆ خۆم داکۆچێکی زۆرم لە گرنگی ئەوە دەکرد کە پێویستە قسە لەگەڵ خەڵکدا بکرێت وەک هەدەپە سیاسەتمەدارەکان جا کاتێک گەردوغان ئەوەها سەیری کەسایەتێکی وەک سەلاحەدین دەمیرتاش دەکات کە هەڕەشە و مەترسی سیاسیە مەترسیە بۆ سەر فەرمانڕەوایەتەکەی و لە بری ئەوەی قسە لەگەڵ لایەنە سیاسیەکەدا بکات و پێگەی ئەو لایەنە بەرز بکاتەوە کە لەو کاتەدا سیاسەتوانە کوردەکان ڕۆڵی پەیامبەریان دەبینی لە نێوان قەندیل و ئیمرالیدا لەلایەک و ئاکەپە و ئیمرالی لەلایەکی ترەوە ئەمە هەموو شتێکی سنووردار کرد جا دوای ئەمانە ئەوە بوو دەمیرتاش ڕایگەیان کە ئەردوغان ناکەنەوە بە سەرۆک ئیدی ئەمە هەموو شتێکی گۆڕی و دینامیکەکە بە تەواوی گۆڕا هەر بوویێشە ئێستا دەمیرتاش لە زیندانە ئەگەر ئۆجەلان کارکتەری سەرەکی ئەم پرۆسەیە بێت ئەوە هەمیشە مەترسی هەیە و دەرفەتی سەرکەوتنیش کەمە چونکە لە هەر کاتێکدا ئەردوغان بێوێت ئەوە دەتوانێت بەبێ هیچ کێشەیە پرۆسەکە ڕابگرێت بەڵام ئەگەر ئەردوغان بێوێت ڕێبەرانی کورد و سیاسەتمەدارانی کورد ئەم پرۆسەیەیان لە دەستدا بێت و بەڕێوەی بەرن ئەوە پێگەیان بەرز دەبێتەوە ئەردوغان دەڵێت پێویستە دەم پارتی لایەنێکی تورک بێت لە کاتێکدا لە 2015ەوە پارتیەکی تورکاییە بەڵام مەترسی بووە بۆ سەر فەرمانڕەوایەتیەکەی ئیتر ئەوە بوو چراکانی کوژاندنەوە و گەڕایەوە بۆ چوارگۆشەی یەکەم باشە بەڕای تۆ لێرەدا پێویست بۆواکە لایەنێکی سێم بێتە ناوە وەکو ناوبژیوان لایەنێکی نێونەتەوەیی بۆ نمونە ئەمریکا بێ نەتەوەیە گرتوەکان بێ یەکێتی ئەوروپا بێ ڕێکخراوێکی تری نێونەتەوەیی بێ پێویستە بێتە ناوەوە یان نا لە ڕاستیدا لە پرۆسەی یەکەم و دووهەمیشدا لایانی سێهەم هەبوو دەزانی لەم جۆرە قەیرانەنەدا پێویست بە لایانی سێهەم دەکات بەڵام لایانی سێهەم تەنها لەو بارەدا دەتوانێت ببێتە کاراکتەرێکی سەرەکی کە لە پەیوەندی بە لەشکرەوە یان باڵە چەکدارەکانەوە کار بکات و کاری ئەوان ڕابگرێت ئەم بابەتە لە ئەزمموی زۆر وڵاتدا وەها بووە پێم وایە شیان هەیە لە تورکیادا لەسەر ئاستی ناوخۆیی ئەم کێشەیە چارەسەر بکرێت بەبێ ئەوەی هیچ لایەنێکی سێهەمیش بەشدار بێت لەو چارەسەریەدا لە پرۆسەکانی یەکەم و دووەمیشدا کۆبوونەوە هەبوون لە نەرویژ بەڵام ئەوە بوو شکستیانێنا بەهۆی ئەوە ناکە لایەنی سێهەم هەبوو بەڵکو بەهۆی شێوازی پێکهاتەی دژە پرۆسەکانەوە کە پڕ بوون لە جێرمە و کێشە و ئێستاش بە هەمان شێوە هەر هەمان ئەو کێشەیە دەبینین ئێستا ئاماژۆ بەوە کرد کە ئەڵەی تورکیا دەرفەتی لەبەردەستە لەسەر ئاستی ناوخۆ ئەم کێشەیە چارەسەر بکە ئەی بۆ نایکە تەگەرەکە دەوڵەتی قوڵە لە تورکیایان یان شتی تریشەیە پێم وایە و بەر لە هەموو شتێک ئەمە کێشەیەکی ئاسان نییە هەندێک بژاردەی چارەسەری هەن بەڵام ئەو بژاردانە بەپێی خواستی هەردوو لایانی قەیرانەکە نین بۆ چارەسەر جا لە تورکیای ئەمڕۆدا ئەمانە کێشەی قوڵن بەڵام ئەگەر دیموکراتیکی ڕاستەقینە و سەروەری یاسا هەبێت لە تورکیادا و ئەگەری ڕوونی و بەرپرسیارەتی شەبێت ئەوا دەیتوانی دینامیکیەتێکی تایبەت دروست بکات بۆ قەناعەت پێکردن و تورک و کورد تا ئەم قەیرانە چارەسەر بکرێت بەڵام بەداخەوە هەلو مەرجەکە وەهایە لە تورکیادا بۆ نمونە ئەندام پەرلەمان و سیاسەتمەدارانی ئۆپۆزیسیۆنی سەرەکی لە وڵاتەکەدا دەستگیر دەکرێن ئەمە ژیانی دینامیکیەتێک بوونی نییە بێلەوەش هۆکارە نێونەتەوەیەکان وەک سووریا عێراق تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕانکاریەکی زۆریان بەسەر داهاتووە و تورکیا ڕوبەڕووی ئاڵنگاری زۆر گەورە بۆتەوە بە بەراورد لەگەڵ ئەو ئاڵنگاریانی لە 2012 و 2015دا ڕوبەڕووی ببوونەوە دکتۆر سلێمان من دەگەڕێمەوە بۆ لات لە ناو کۆمەڵگەی تورکیادا وەک باز دەکرێت پێدەچێ هیوایەک دروست بوو بێ بەم پرۆسەی ئاشتیە بەڵام ڕایەکی شەیە کە هیوادارە هەندێک مەبەستی پشت پەردە نەبنەمایی تێکدانی ئەم پرۆسەیی بۆ ئاشتی دەستی پێکردووە یانی سۆن سوڕێشتن ئاسندا جا لە ڕاستیدا هیوام هەیە بەم پرۆسەی ئاشتیە بەڵێ هیوام هەیە بەڵام شتێک هەیە و لە ڕاستیدا زۆر بابەتی ئاڵۆز هەن لە ئێستادا بەمانەیەکی ترسم لەوە هەیە هەندێک کەس خەڵکانێکی تر بکەنە قوربانی بۆ بەرژەوەندی خۆیان و بۆ ئامانج و مەبەستی خۆیان هەر چۆنێک بێت هەر گەشتبینین بەم پرۆسەی ئاشتیە تورکیا وەک خەڵکەکەی دەڵێن ماندوون لەم هەموو قەیرانەی تیایدا دەژین و خەڵکیش داوا دەکەن هەموو ئامانجەکان لەم پرۆسەیە بە ئاشکرایی و بە ڕاشکاویش باس بکرێن و هیچ شتێک بەنهێنی نەمێنێتەوە و لە خەڵک بشارێتەوە
دەمەوێت هیوادار بم چونکە کۆمەڵگا ئەم خەڵکە پێویستیان پێیەتی گەلی ئێمە لە نێو گەلانی ڕۆژەڵاتی ناوەڕاستدا ئەو گەلەیە کە مێنەتی زۆری هەیە مێنەتی بەهۆی کێشە و قەیرانەکانەوە هەر بۆیە پێویستمان بە هەموو جۆرێکی ئاشتی هەیە جا بۆ ئەوەی ئەمەشیان وەک پرۆسەکانی پێش و شکست نەهێنێت گرنگە بۆمان پرۆسەیەکی زیاتر ڕوون بێت مەبەست و ئامانجی ڕوون و ئاشکرا دیار بن و زۆر بە ئاشکرایی بگوترێت چی پێویستە دەمانەوێت بزانین چی ڕوودەدات بە مانایەکی تر ئێمەش مافمان هەیە بزانین چی کراوە و قسە لەسەر چی کراوە لە پشت دەرگا داخراوەکانەوە لەناو کۆمەڵگەی تورکیادا هێشتاش خەڵکانێکیش هەن هەژمونی ناکۆچی و قەیرانەکان تانوپۆی ماوە بەسەریانەوە لە ڕابردووە زامارەکەی خۆیاندا دەژین و هەر کاتێکیش بابەتی پرسی کورد دێتە ئارا قەتماغەی ئەو برینەیان هەڵدەدرێتەوە. بەبێ هیچ گومانێک پشتیوانی لەو پرۆسەیە ناکەم و قسە لەگەڵ ئۆجەلان بکرێت ئەم جۆرە دانوستاندن و چارەسەریانە بە باش نازانم و بە بێڕێزیکردنی دادەنێن بە شەهیدەکانمان و بە کەس و کاریشمان ئەما ڕای منەوەکو هاوڵاتیەک هەر چۆنێک بێ وەک شیکەرەوە ئاماژەی پێدەکەن ئەگەر هاتبە و لە هەر یەکێک لەو پرۆسانەی پێشتر بۆ ئاشتی دەست پێکرابوون ئەگەر هەنگاوێک بەرەو پێشچوون هەبوایە ئەوە ڕای گشتیش لە تورکیادا بەهێزێکی گەشببینیەوە ئاڕاستە ئەرێنیەکانیشدا دەڕۆی. ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەو ناجێگیری ئاسایشەی پاش پرۆسەکانی پێشووی ئاشتی دروست بووە و هەروەهاش قەبارەی شەپۆلی توندوتیژیەکانی پاش ئەم پرۆسانە و لە ڕاستیشدا خەڵکیش هەست دەکەن بەوەی زیاتر دووچاری سەرکوتکردن و نەمانی ئاسایشی ژیان دەبنەوە پاش تەواوبوونی هەر پرۆسەیەک هەر بۆیە ئەم جاریان لە ناوڕای گشتیدا ئاگاهیەکی زۆر هەیە. دکتۆر سلێمان بەڕای تۆ کۆمەڵگەی تورکیا بە کورد و بە تورکیشەوە ئامادەن بۆ ئاشتی؟ بەڕوانینی من خەڵک هەموو کاتێک ئامادەن بۆ ئاشتی بەڵام ئەو ئاشتیە یەکسانە بەچی و چۆن کار دەکات ئەمانە دەبنە پرسیارەکە لەم ڕەوشەدا پێم وایە و بە تایبەتیش لەو پرۆسانەی پێشوودا یەکێک لەو شتانەی بەدیمکردن ئەوە بوو خەڵک ئامادە بوون بۆ قوربانیدان بۆ ئەو شتەی بڕوایان پێیەتی تا ئەو شوێنەی مەبەست و ئامانج لەو هەوڵانە ئاشتی بوو بێت بەڵام کارکتەرەکان بە تایبەتیش لە ناو پەکەکەدا و ئۆجەلانیش ویستیان سوود لەو دەرفەتە ببینن و بۆ خۆیانی بەکار بهێنن هەرچی لایەنی فەرمانڕەواش بوو لەو پرۆسانی وەک دەرفەت بەکارێنێنا بۆ ئاگربەست هاوکاتی هەڵبژاردنەکان و هەوڵدان بۆ کڕینی دەنگی کورد جا با بڵێم ئەگەر ئاکەپە و فەرمانڕەوایانی تورک بە ڕژدی کاریان لەسەر پرۆسی ئاشتی بکردایە ئەوە یەکێک لە هەنگاوە گرنگەکان ئەوە بوو سەلاحەدین دەمیرتاش و سیاسەتمەدارانی تری کورد لە زیندان ئازاد بکەن کە بە تاوانی هەڵبەسترا و دەستگیرکراون بڵێ ئەمە دەبووە ئاماژەیەکی باش بۆ هێنانە ئارای ژینگەیەکی ئاشتیانە هەڵبژاردنەکەی 2015 شتێکی نیشانداین زۆر کەس و لاوانی تورکیا دەنگیان بە دەمیرتاشدا بەهۆی هەڵوێستەکانیەوە بەهۆی هەوڵە ڕژدەکانیەوە تا بتوانێت بابەتیانە بچێتە ناو خەڵکەوە و بەگشتی نەک هەردەنگدەری کوردەوە جا پێم وایە ئەوە شێواز و مۆدێلێکی نوێ بوو سەرچاوەیەک بوو بۆ هیوا و خەڵکێکیش پشتیوانی لە ئاشتی دەکات تا ئەو جێی ئاشتی بۆ هەمووان بێت نەک بۆ دەستکەوتی سیاسیانەی کورتخایان بۆ تاکە کەسەکان لە هەردوو لایەندا. باش ئەگەر وەکو گریمانەیەک وها دایبنین کە کۆمەڵگە لە تورکیادا ئامادەیە بۆ ئاشتی و دەتوانێت لە بەردانەواندن لە ناو خودی کۆمەڵگەکەشە بکرێت لە پێناو ئەو ئاشتیەدا کۆمەڵگە ئەتوانێت ببێتە کارتی فشار بەسەر دەسەڵاتداران لە تورکیاوە جا حکوومەتی ئاکەپە بێ یا حکوومەتی بۆ نمونە بڵین جەهەپە بێ لەم ڕەوشەی ئێستادا پێم وایە زۆر قورس دەبێت هەر بۆیەشە بەردەوام جەخت دەکەمەوە لە کرانەوە و دیپلۆماتیەتی گشتی و بەشداری پێکردنی خەڵکو و هەموو لایەک لەم پرۆسەیەدا بەڵام حکوومەتەکەی ئاکەپە و باخچەری بە شێوەیەک ئەم پرۆسەیان داڕشتووە کە بە تەواوەتی لە ژێر کۆنتترۆلی حکوومەتدا بێت و بە شێوەیەکیش سنوورداریان کردووە کە تەنها بکەوێتە سەر ئەوەی ئۆجەلان چی دەکات جا ئەم سنووردارکردنە کە شێوەیەکە لە شێوەکانی کۆنتترۆلکردن و دژی پرۆسەکەشە تەنانەت ئەگەر ئۆجەلان ئەو بانگەشەیی ئاشتی بکات و پەکەکەش بڵێت بەڵێ باش هێشتاش ئەگەر دەمێنێتەوە بۆ ئاڵۆزبوونی شتەکان هەر بۆیە لە پێناو پرۆسەیەکی ڕاستەقینی ئاشتیدا هەلو مەرجی تر هەن پێویستە دابنرێن وەک
ڕەخساندنی زەمینەی دیموکراتی و سەروەری یاسا. من زۆر جەخت لەو دوو بابەتە دەکەمەوە چونکە بابەتە سەرەکیەکانن بۆ هەر پرۆسەیەکی ئاشتی ئەگەر بویسترێت سەرکەوتوو بێت. دیموکراسی و سەروەری یاسا ڕێگە لە بڵاوبوونەوەی زیاتری ئایدۆلۆژیای گورگەبۆرەکانە گرێیان. جا ئەوە تا و هەمان کێشە بەڵێ دەیکات پارتی لە ڕادەبەدەری نەتەوە پەرست بۆتە بەشێک لە پرۆسەی ئاشتی ینی بە شێوەیەک لە شێوەکان دیمەنێکی سەیرە ئەوەی هەیە پرۆسەیەکی خێرایە و ئامانجەکانیشی سنووردارن. هیوادارم سەرکەوتوو بێت، هیوادارم بەرەنجامەکەی تورکایەکی ئاشتیانە بێت، بەڵام شێوازی دەستپێکردنی ئەم پرۆسەیە بەلای منەوە هیوا بەخش نییە. حکوومەتەکەی ڕەجەب تەیب ئەردۆغان و خودی ڕەجەب تەیب ئەردۆغان خۆشی کێشیان لەگەڵ پارتی کرێکارانی کوردستان هەیە یا کێشیان لەگەڵ کووردا هەیە بەگشتی؟ جا با سەرەتا بڵێم تورکیا و ئەمریکا و ناتۆ پەکەکە بە ڕێکخراوێکی تێرۆریست دادەنێن و هەر یەکێکیش لەوانە کێشیان لەگەڵ پەکەکەدا هەیە، بەڵام کێشەی حکوومەتەکەی ئاکەپا لەوەدایە کە ڕێگەکەی ون کردووە. لە بیرمانە لە سەرەتادا ئاکەپا هەوڵی دەدا لەگەڵ دەنگدەرانی کورددا و پشتیوانی کوردیشی بەدەستێنا، بەڵام کاتێک لایەنەکانی سەر بە کورد سەرکەوتوانە کاری سیاسیانی خۆیان دەکرد لە سەرانسەری تورکیادا ئێدی دەنگدەرانی کوردیش بەرەو ئەو لایەنە کوردیە چوون و وابەستەییشی بوون. لێرەوە ئاکەپە گەیشتە ئەو بەرەنجامەی کە هەرچیەکیان کردووە و هەرچیەکیش بکەن بەرئەنجامی نییە. هەر بۆیە کەوتە خۆ دوورخستنەوە لە گەلی کورد و دەستی کرد بە دەستگیرکردنی سیاسەتمەدارانی کورد، دەستگیرکردنی خەڵک لەسەر وتنی گۆرانی کوردی یان لەسەر هەر شتێکی تر بواە. ئەمانە جێی نیگەرانیەکی ڕژت بوون و تەنانەت مەهەپەش ناتوانێت پاساو بۆ ئەو کارانە بهێنێتەوە، چونکە بەڕای من هەرچیەک لە تورکیادا ڕوو بدات یان ئەوە تا ئەردوغان بەڵێی بۆ ڕاگەیاندووە یانیش چاوی لێ دەپۆشێت. یەکێ لە پرسەهرە گرنگەکان و هەستیارەکان لە تورکیا وەکو تۆ ژاماژۆ پێکرد دۆسەی پارتی کرێکارانی کوردستانە، بەڵام ئەگەر دەسەڵاتداران لە تورکیادا ئەم لایەنە هەر وەکو تێرۆریست سەر و سەودای لەگەڵا بکەن بۆ خۆت دەزانی کە پەکەکە بەشێکە لە کێشەی کورد لە تورکیادا. ئەگەر بیویسترێ ئەم بابەتە چارەسەر بکرێ ئەبێ پارتی کرێکارانی کوردستانیش ببێتە بەشێک لە چارەسەر. تورکیا ئەوە دەکا؟ وەک دەزانین لە پرۆسەی بڕیارداندا پێویست دەکات لەگەڵ باڵی چەکدار و هەندێک لە بزوتنەوەکاندا قسە بکرێت. بەپێی ئەم پرینسیپە پەکەکە جیا ناکرێتەوە. پێم وایە ئەگەر دەیڵێمەوە ئەگەر ئۆجەلان داوای چەک دانانی پەکەکە بکات و پەکەکە ژوابەستە بێت ئەوە لەوانەیە ببێتە ساتەوەختێکی گرنگ بۆ ئەردوغان و ئەگەر بش بێتە متمانەدان بۆ مانەوەی لە دەسەڵاتدا ئەوە دەشێت میکانیزمەکان بگۆڕدرێن، بەڵام چونکە تەواوی میدیا لە کۆنترۆلی حکومەتدایە ئەوە دەشێت دەنگدەرانی خۆیان دڵنیا بکەنەوە لەوەی ئەو هەنگاوانە بۆ ئاشتی گرنگن و پەکەکە چی دیمەترسی نییە بۆ سەر تورکیا. ئەمەی دەیڵێم ڕانییە بەڵکو گریمانەیە. ئەگەر ئاوەها بێت ئەوە لەوانەیە ئەو هەنگاوانە کاری خۆیان بکەن. دکتۆر سلێمان سپاس دەکەم بۆ بەشداری لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا، زۆر سپاس دەکەم. ئازیزان ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتان. دانالد ترامپ ڕۆژی دووشەمە سوێندی یاسایی خوارد لە باڵەخانەی کۆنگرێسدا و وەک 47مین سەرۆکی ئەمریکا دەست بەکار بوو. بەر لەو سوێندە یاساییەی بیخوا لە چەند بۆنەیەکدا جەختی دەکردەوە لەوەی لەگەڵ دەست بەکاربوونیدا وەک سەرۆکی ئەمریکا ژمارەیەکی بەرچاو لە بڕیاری سەرۆکایەتی مۆردەکە. هێرۆ زەنگەنە لە دەنگی ئەمریکا میوانی ئەم هەفتەیە چاوی واشنگتنە. هێرۆ سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوونێ. وەک دەزانی سەرۆک دانالد ترامپ دەیان بڕیاری واژۆ کرد. گرنگترینی ئەو بڕیارانەی سەرۆک مۆری کردن یان واژۆی کردن چی بوون؟
بەڵێن هەروەکو ئاماژت پێکرد هەر لە یەکەم ڕۆژیدا دەیان بڕیاری سەرۆکایەتی واژۆ کرد لەوانەدا بەشێکی زۆری پەیوەندی بە سنووری باشوورەوە هەبوو، پەیوەندی بە سنوورەکانی ئەمریکاوە هەبوو و هەروەها بابەتی کۆچبەر بۆ ناو ئەمریکا بەشێکی زۆری بڕیارەکان سەبارەت بەوە بوو ئەوی ژناردنی با بڵێن ڕاگەیاندنی بارینە ئاسایی لە سنووری باشووری وڵات و هەروەها با بڵین ناردنی هێز بۆ ئەو سنوورە گێڕانەوەی پەنابەرانی با بڵین کۆچبەرانی نایاسایی لە ناو وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و هەروەها ڕاگررتنی هەموو جۆرە مافێکی پەنابەرێتی بۆ ماوەی 4 مانگتا ئەو کاتێکە بەڕێوەبەرایەتی بەڕێوەبەرایەتی نوێیەکە پێداچوونەوە بەسەر زۆر شت ئەکات ئەمانە هەمووی با بڵین بەشێک بوون لەو بڕیارانە و هەروەها لە ئاستی نێودەوڵەتیش کۆمەڵێک بڕیاری تری دانا ئەوانش بۆ نمونە کشانەوە بوو لە ڕێکخراوی تەندروستی جیهانی و هەروەها کشانەوە بوو لە ڕێکخراوی ژینگەی پاریس کە ئەمە دەزانین ئەمەیان لە ساڵی 2021 جارێکتر لەم بڕیارە کشابەوە بەڵام پاشان کاتێکە بایدن دەسەڵاتی کرد دەست بڕیارەکانی ئەوی پوچەڵ کردەوە و جارێکتر ڕۆشتەوە نێو با بڵێن ڕێککەوتنی ژینگەی پاریس و هەروەها بەشێکتر لە بڕیارەکانیش پەیوەندی بە بڕیارەکانی بایدنەوە هەبوو ئەو نزیکەی 78 بڕیاری سەرۆکاتی کە سەرۆکی پێشوو بایدن واژۆی کردبوو هەڵوەشاندەوە کە هەندێک لەمانش پەیوەندیان زیاتر بە شتە ناوخۆیەکانی ناو ئەمریکاوە هەبووە بۆ نمونە ینی یەکێک لەو شتانی کە با بڵین ڕاستەوخۆ کاردانەوەی هەبوو لەلایەن با بڵین لایەنەکانی ترەوە ئەویش مافی با بڵین مافی کەمینەکان بوو بایدن بڕیارێکی واژۆ کردبوو بۆ پاراستن و ڕوبەڕووبوونەوەی جیاکاری لەسەر بنەمای جێندەری یان ئاراستەی سێکسی ئەمەش ئەو بڕیارە هەڵوەشایەوە کە ئەمەش کاردانەوەیکی زۆری لێکەوتۆتەوە و هەروەها بڕیارێکی تریش ئەو بڕیارش کە بڕیارێکی گەورەیە ئەویش مافی وەرگرتنی هاوڵاتی بوونی ئەمریکایە بۆ کەسێکە لە ناو وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لەدایک بێ جگەلەوەش کۆمەڵێک بڕیاری تر بەڵێن لەوانەشدا لێخۆ دەرکردنی لێخۆشبوون بۆ ژمارەیەک زۆری خەڵک بڕیاری تر بوو کە دوێنێ واژۆ کرا. بەڵێ هێرۆ لە زۆربەی بڕیارەکانە پەیوەندی هەبوو بە دۆسەی کۆچبەریەوە بۆچی؟ بڵێن مەسەلەی کۆچبەری یەکێک بوو لەو بابەتانی کە ترامپ هەڵمەتەکانی هەڵبژاردننی لەسەر بنەمای کۆچبەری کردبوو لەسەر ئەو بنەمایە ئەو پەیمانی دابوو هەر لەگەڵ دەست بەکاربوونیدا کار بکات بۆ ڕێگریکردن لە کۆچبەری نایاسایی بۆ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا واگەر ئێمە ئەمە بزانین ئەمە لە پێشتریش ترامپ کاتێکە سەرتاش لە ساڵی 2017 کاتێکە هاتە سەردەسەڵات ئەو کاتش هەندێک ڕێوشێنی با بڵین بۆ توندکردنی سنوورەکان و هەروەها بۆ کۆچبەری نایاسایی هەندێک بڕیاری واژۆ کرد بەڵام پاشان بڕیارەکان جێبەجێ نەکران یاخود هەڵوەشێنراوە لەلایەن بەڕێوەبەرایەتی دوایەوە و ئەم جارەش زیاتر جەختکردنەوەی لەمبارەوە لەبەر ئەوەی هەڵمەتەکانی هەڵبژاردننی بۆ ئێوە نیشانی بدات کە بەشێک لە هەڵمەتەکانی هەڵبژاردننی دەبێت نیشان بدا بە بۆ کەسانی کە دەنگیان پێداوە کە جێبەجێیانەکات و بابەتی کۆچبەری ژێکێک بۆ لەوانە چونکە هەمیشەش بابەتێکی مشتومڕ لەسەر بووە لە نێوان دیموکراتەکان و کۆمارەکاندا. هێرۆ ئاماژۆ بە لێبوردنەکە کرد کە نزیکەی 1500 کەس دەگرێتەوە بەڵام 6 کەسیان ئەو لێبوردنە بە شێوەیەکی تر ئەگەر بیانگرێتەوە ینی جێبەجێ دەبێت لە سەریان پرسیارەکە لەوەدایە ئەو 6 کەسە بۆ جیاکرانەوە. ئەزانی بڵێن ئەوەی لێبوردنی گشتی ئەو خۆی ئاماژەی پێکردوتی نزیکەی 1500 کەس ئەگرێتەوە و ئەم کەسانش کێ بوون زیاتر ئەوانن کە لە 20 ببوورە لە 6 مانگی 1 ساڵی 2021دا ئەو کاتێکە دەنگەکانی سەرۆکی پێشوو بایدن لە کۆنگرێسی ئەمریکا بە فەرمی ئەکرا لەو کاتەیە هێرشیان کردە سەر کۆنگرێز یاخود هروژمیان بردە سەر کۆنگرێز بۆ ئەوەی پرۆستەکە ڕابگرن و ئەمانە ئەو کەسانە بوون کە
دۆستەی یاساییان لەسرە دەستگیرکراون بە تۆمەتی دەستهەبوون لە توندوتیژی یاخود هاندانی توندوتیژی ئەم شتانە دەستگیرکرابوون. ئەم دۆز ئەوانەی هەمووی با بڵین لێخۆشببوونی بۆ ئەوانە دەرکرد تا لێخۆشببوونەوە کە بیانگرێتەوە. بەڵام هەندێک لەوانە کە ڕاستەوخۆ دەستیان هەبووە لە توندوتیژی ئەمانە شتێکی تر ئەیانگرێتەوە کە پێی ئەوترێ کامیتیشن چییە؟ پێداچوونەوەی بەسەر دۆستەکە یاخود ئەگەر حکم درابێتن لەوانەیە حکومەکانیان کەم بکرێتەوە. ئەمە پرۆسەیەکی ترا هەندێک جیاکراونەتەوە لەگەڵ ئەوانی ترا. هێرۆ بە خۆ دەزانی ئەنی سەرۆکی نوێ کە دەست بەکار دەبێ دەسەڵاتی ئەوەی هەیە لێبوردنێک بدا معنی ئەلبەتە و لێبوردنە لەژێر کۆمەڵی هەلو مەرجدا دەبێ. بە هەمان شێوە سەرۆکی پێشخۆشی لە دوار ڕۆژەکانی کە لە کۆشکی سپیە ئەویش بە هەمان شێوە لێبوردن دەدا. جۆ بایدن سەرۆکی پێشووی ئەمریکا لێبوردنیدا بە ژمارەیە لە ئەندامانی خێزانەکەشی. ئەمەیان چۆن؟ بڵێ ئەویش هەروەکو ئاماژت پێکرد چونکە سەرۆک هەتا ئەو کاتەی کە دەسەڵاتەکەی نامێنێ و سەرۆکی دوای خۆی دێتە سەر دەسەڵات تا دواتچرکەکانیش ئەو مافی ئەوەی هەیە کە بڕیاری سەرۆکایەتی مۆرکا و ئەم بڕیاری سەرۆکایەتیش بەشێک لەوەکە لێبوردنی گشتیە و بایدن لە چرکەکانی سەرۆکایەتیدا هەندێک لێبوردنی گشتی مۆر کرد کە وەک ڕاگەاندنەکان ئاماژەی پێکەن تایدا 5 ئەندامی خێزانەکەشی لێخۆشببوونی بۆیان دەرکردووە کە ئەمانە بپارێزرێن لە هەر با بڵین لێکۆڵینەوەیە کە لە داهاتوە بکرێت لەسەریان و لێخۆشببوونیان بۆ دەستراوە. اینجا ئەمە هەتا ئەو کاتێکە چۆنەڵی ترامپ دەستی بە لێبوردنەکانی کرد ئەو مافی ئەوەی هەبوو کە لێبوردنی گشتی دەرکا و ترامپیش تەنانەت لە کاتی مۆرکردنی بڕیارەکانی سەرۆکایەتیدا ئاماژەی بۆوە کرد وتی کاتێکە من وتارەکەمەدا ئەو لێبوردنی گشتی بۆ کەسوکارەکەی خۆی بۆ 5 کەس لە خێزانەکەی خۆی دەرکرد بوو. هێرۆ خاڵەکەیە بەڕاستی گرنگە ینی ئەم بڕیارانە بڕیارەکانی سەرۆکایەتی کە دەدرێن پێویستیان بە پەسەندکردن هەیە لە کۆنگرێس هایاننا؟ بەڵێن خۆی بە شێوەیەکی گشتی لێبوردنی سەرۆک دەسەڵاتی بڕیاری سەرۆکایەتی هەیە بە هەموو شێوەیەک. بەڵام ئەم بڕیاری سەرۆکایەتی چۆن دراوە بە سەرۆک ئەم بڕیارە دەسەڵاتێکە کە سەرۆکی ئەمریکا لە دەستیدایە دەتوانێت بەبێت کۆنگرێس ئەمە بڕیارێکی خۆیەتی بەڵام ئەبێت ئەم بڕیارە لە دوو شێوە دراوە. ئەم دەسەڵاتە بە دوو شێوە دراوە بە سەرۆک. یەکێک لە شێوەکان دەسەڵاتە لەلایەن کۆنگرێسەوە پێی دراوە و یەکێک لە شێوەکانیش دەسەڵاتە کە لە دەستوری ئەمریکادا بە سەرۆکی ئەمریکا دراوە بۆ ئەوەی بتوانێت هەر بڕیارێک هەبێ بڕیاری سەرۆکایەتی بتوانێت بە شێوەیەکی بڕیاری سەرۆکایەتی بدێ. بەڵام ئەبێ ئەم بڕیارانە لەگەڵ چۆنەڵی دەستوری ئەمریکادا یەک بگرێتەوە نابێت لە دەستوری ئەمریکا لاچێ. بۆ نمونە ئەگەر بڕیارێکی سەرۆکایەتی لە دەستوری ئەمریکادا نەبێ یاخود زۆر مشتومڕ لەسەر بێت ئەگەر دەستوری نەبێ ئەوە دوایی ئەبێ دادگا بڕیاری لەسەردا ئەچێتە دادگاوە. بەڵام ئەگەر بڕیاری کشکە زۆر مشتومڕ لەسەر بێ لەلایەن لەگەڵ کۆنگرێسایەک نەگرێتەوە یاخود لەلایەنێکەوە دژیبن دەتوانرێت لەلایەن کۆنگرێسەوە بڕیارێکی تر دەربکرێ بۆ ئەوەی پێچەوانی ئەو بڕیارە بێ. بەڵام بڕیارەکەی سەرۆکایەتی ناتوانرێ هەڵبوەشێنرێتەوە بەڵام دەتوانێت کۆنگرێس بڕیارێکی تر دەربکات بۆ ئەوەی ئەو بڕیارە با بڵین کاریگەر نەبێت یاخود دەتوانێت کۆنگرێس کێشە بۆ ئەم بڕیارە دروستکە بە پەسەند نەکردنی بودجە بۆ بڕیارەکە بە زۆر شتی تر لە دەستی کۆنگرێستا هەیە دەتوانرێت بکرێت. بۆ نمونە یەکێک لە بڕیارەکانی سەرۆکایەتی ئەم جارەی کە لەلایەن سەرۆک ترامپەوە مۆرکراوە ئەو بڕیارەیە کە ئەو منداڵانەی دایک و باوکیان نایاسایی بێ ئەگە لە ئەمریکا لەدایک بن مافی هاوڵاتی بوونی ئەمریکایان پێنەدرێت. ئەمە بڕیارێکە لە بەندی 14 دەستوری ئەمریکا ئەم بڕیارە دراوە کە ئەمەش پاراستنی مافی ئەو منداڵانی کە لەسەر خاکی ئەمریکا لەدایکە بن. جا ئەمە بڕیارێکە چۆنەڵی مشتومڕێکی دەستوری لە دوای ئەمە دێتە ئاراوە. ئێمە ئەبینین یعنی مشتومڕێک لە ئێستاوە دەستی پێکردووە کاردانەوە لە ئێستاوە لەسەر ئەم بڕیارە هەیە
بزانین چۆن با بڵین ئەمەیەکێکە لەو بڕیارانەی پێم وانە ئاوا کۆنەڵی بە ئاسانی تێپەڕ جێبەجێ بکرێ. هێرۆ زۆر سپاست دەکەم بۆ زانیاریەکانە. سپاس بۆ تۆ. ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهای خۆیشم بەڵێن ساڵح بەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێ.